ئێمە ئێستا لە ڕێکخراوی پەنابەرانی نێودەوڵەتین. لەگەڵ دارێڵ داکۆکیکاری باڵا لە کێشەی پەنابەران ئەم کاتت باشخانم. دارێڵ گریک رابەر داکۆکیکاری باڵام بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئافریقا لە ڕێکخراوی پەنابەرانی نێونەتەوەیی. بەختەوەربووین. وەک خۆتان دەزانن ئەوڕۆکە ئێستا قەیرانی پەنابەران و کۆچکردنیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بەرەو وڵاتانی خۆرئاوا لە ئارادایە. لەو باوەڕدان واڵاکردنی سنوورەکان ئەو گرفتە گەورەیە چارەسەر دەکات کە وەک خۆتان دەزانن لە جەنگی جیهانی دووەمەوە تا ئەوڕۆکە جیهان کۆچی بەلێشاوی ئاوای بەخۆیەوە نەبینیوە. بەڵێکردنەوەی سنوورەکان بەڕووی پەنابەراندا بە شێوەیەکی کاتی یارمەتی دەرە بۆ کەمکردنەوەی فشارەکان، بەڵام کێشەکە چارەسەر ناکات. من لە ماوەی ئەم 5 ساڵەی دواییدا کارم کردووە و سەردانی کەمپەکان و شوێنی ئاوارەکانم کردووە لە سووریا و عێراق و زۆربەی ئەو شوێنانە بە تایبەتی لەسەر وەختی قەیرانەکانی سووریادا. بە وردی هەست بە زەحمەتێکی گەورەی ژیانی ئەو خەڵکە دەکەیت. لە کاتێکدا زۆرن ئەو یارمەتی دەرە مرۆییانە و کۆمەڵێکی زۆری ڕێکخراوی جیهانی لەوێ هەن بۆ یارمەتیدان، بەڵام پێویستیان بە یارمەتی زیاتر و کاری ڕاستەقینەی فراوانتر هەیە. زۆربەی ئەو کەسانەی کە ڕوویان کردوتە ئەوروپا لە وڵاتەکەی خۆیاندا ئاسۆیەک بۆ داهاتووی خۆیان نابینن. ئەمەش لە کاتێکدایە کە ناتوانن مناڵەکانیان بەخێو بکەن، ناتوانن کار بدۆزنەوە، هەروەها هەز ناکەن ژیانیان پارێزراو بێت. لەبەر ئەوەکردنەوەی سنوورەکانی ئەوروپا بەڕووی پەنابەرەکاندا کاری گەورە و یارمەتی دەرە بۆ ئەو خەڵکانی کە پێویستە بپارێزرێن. بەڵام ئێمە قسە لەسەر 4 ملیۆن مرۆڤی سووریایی دەکەین کە ئاوارن، هەمویان ناتوانن بڕۆن بەرەو ئەوروپا. واتە تۆ لەو باوەڕەدای چارەسەرکردنی گرفتی پەنابەران بۆ دەکرێت کە لە ناو وڵاتەکانی خۆیاندا چارەسەر بکرێت؟ بە تەواوەتی وایە، بەڵام بە تایبەتی لە سووریا قەیرانەکە زۆر گەورەترا. دەبێت ململانەکان چارەسەر بکرێن. ئەوەی کە لەم چەند ساڵی دواییدا بینیمان پێویستی بەکار و هاوکاری زیاترە. پێویستە یارمەتیە مرۆیەکان بۆ ئەو کەمپ و ئاوارانەی کە لە کوردستان، عێراق، لوبنان و تورکیا و ئوردن هەن زیاتر و بەردەوام بێت. ئیداری تر بن. لە ڕاستیدا ئێستاکە فەندەکان زۆر کورت و کەمن. لە کاتێکدا خەڵکانێکی زۆر لە جیهاندا ئاوارە و بێماڵ دەبن، هاوکات ئەو پارە و فەندەش کە لە حکوومەتە بەخشێنەرەکانەوە دەبەخشرێت بۆ یارمەتی هەر ئەوەندەیە و زیادی نەکردووە کە ساڵانە تەرخان کراوە بۆ یارمەتیدانی ئاوارەکان. ئێستا من لێدوانێکی سەرۆکایەتی یۆنەشتی ئارم لەلایە کە دەڵێت ئێمە لە ماوەی 5 ساڵدا کارمان لەسەر کێشەی پەنابەران کرد هەر لە سەرەتای 2011ەوە، واتە سەرەتای ڕاپەڕینەکانی سووریا تا ئێستاکە، بەڵام نەمانتوانی سەرنجی جیهان ڕاکێشین بۆ وەڵامدانەوە و بەرپرسیارەتی بەرامبەر ئەم گرفتە گەورەیە، بەڵام تەنها بە دەرکەوتنی وێنەی مەرجی ئالان کە مناڵێکی کوردی کوبانی بوو گەورەترین سەدای دروست کرد لە ناو خەڵک و جیهاندا لە ڕێی سۆشال میدیاوە بە تەنگەوە هاتنی خەڵک و بەرپرسیارەتیکی حکومی دروست کرد لە ئەوروپا. ئای ئێمە ناتوانین ئەو هەماهەنگیە دروست بکەین لە نێوان سۆشیال میدیا و خەڵک و حکومەتەکاندا بۆ ئەم گرفتە؟ لە ڕاستیدا ئەوەی تۆ باسی لێوە دەکەیت بابەتێکی پڕبایەخ و گرنگە. سەرجەم وڵاتە بەخشەرەکان لە ماوەی ئەم 5 ساڵەدا قەیرانێکی جدی دەبینن کە داوای پارەیان لێ کراوە و کە ئێستا نەیانتوانیوە هاوکار بن، بەڵام هەز دەکەن کە ڕاستەوخۆ ناتوانن هاوبەشی ئەم دۆخە بن. بەڵام ئەو ڕۆکە سۆشیال میدیا کە هەموو کەسێک لەسەر فەیسبوک، تویتەر و ئەوانی دیکە ڕاستەوخۆ دەچنە سەر ئەکاونتی خۆیان و دەیبینن ئەرکێکە و بەو شێوەیە خەڵکانی زیاتر بەشداری تێدا دەکەن کە بەرپرسیارەتیەکی کۆمەڵایەتی دروست دەکات. دەرەنجام سۆشیال میدیا بۆ ئەم پرسە مرۆیانە زۆر پڕبایەخە. بەپێی راپۆرتێکی UNHCR ئاماژە دەدات بە 366,000 پەنابەر و کۆچبەر کە لە ڕێگەی دەریا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە گەیشتونەتە وڵاتانی ئەوروپا. ئەمە ژمارەیەکی گەورەیە. هاوکات پەنابەرێکی زۆریش چاوەڕوانی ڕۆشتن بەرەو ئەوروپا. پرسیارەکە ئەوەیە ئایا ئەمریکا بە پرپرسیارەتیەوە وەڵام ئەداتەوە؟ ئێستا دوو پێشبینی هەیە بۆ بەرپرسیارەتی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بۆم قەیرانە. لەوانەیە سێدانە بێت کە پڕبایەخن. یەکەمینیان ئیشکردنە لەسەر ئەو ململانێ سیاسیانەی کە هەیە کە بەرپرسیارەتی هەمووانە، ئەمریکاش بە تایبەتی بایەخی پێدەدات. دووهەم یارمەتی مرۆییە کە پێویستە ئەمریکا زیاتر ئەنجامی بدات کە زۆر گرنگە. هەرچەندە ئەمە قەیرانەکە چارەسەر ناکات، بەڵام ژیانی ئەوان دەپارێزێت، بەلایانی کەمەوە دەیانژێنێت. ئەمە پێویستە بەردەوام بێت. هاوکات پێویستە ئەمریکا ئەو خەڵکانەش بگرێتە خۆی کە پێویستیان بە یارمەتی و چارەسەر هەیە و جارێکی دیکە نیشتەجێیان بکەنەوە وەک ئەوەی ئەوروپا دەیکات. پێویستە ئەمریکا هاوبەش بێت لە وەرگرتنی پەنابەراندا، لەبەر ئەوەی ئێستا 4 ملیۆن مرۆڤ چاوەڕوانی یارمەتیە. پێویستە ئێمە هاوبەش بین لە یارمەتی زیاتردا. تۆ لەو باوەڕەدای کردنەوەی شەڵتەر و کامپی گەورە بۆ ئاوارەکان لەسەر سنوور ئەم گرفتە گەورەیە چارەسەر بکات؟
بەڵێ هەرچەندە لە ناوچەکەدا چەند کەمپ و ناوچەی پێشوازی هەیە بۆ پەنابەران هەندێکیان باشترن لەوانی دیکە لە تورکیا کەمپ هەیە لە ئوردن هەیە کەمپەکانی کوردستان دوهۆک لەم کەیسانەدا کەمپەکان دەتوانن یارمەتی دەربن بۆ ئاسایش و سەلامەتی ئاوارەکان و خزمەتکردنیان ئاسانترە بەڵام چارەسەرەکە هەر بەمە ناکرێت لەبەرەوەی ئاوارەکان ناتوانن ژیانێکی ئاسایی بژن خەڵک دەیەوێت ئیش بکات شوێنێکی هەبێت بۆ ژیان بچێت بۆ بازار و خوانێکی هەبێت نانی لەسەر بخوات کە بێگومان ئەم شتانە ناکرێت لە کەمپەکاندا بۆیە لە سەدا هەشتای ئاوارەکانی سووریا ئەو کەمپانە بەجێ دەهێڵن و ئیتر ناگەڕێنەوە بۆیان. باشترین هەڵبژاردە چییە بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانە؟ بە تایبەتی قەیرانی پەنابەران لە سووریا دەبێت لە ناوخۆی سووریا چارەسەر بکرێت بۆ ئەوەی خەڵک بتوانێت بگەڕێتەوە بۆ وڵاتەکەی خۆی ئەمە زۆر گرنگە چونکە سەرجەم ئەو ئاوارانەی کە من قسەم لەگەڵدا کردوون خوازیارن بگەڕێنەوە بۆ وڵاتەکەی خۆیان بەڵام دەیانەوێت پارێزرا و سەلامەت بن هەندێکیان هەر نایانەوێت ناوچەکە بەجێ بهێڵن دەیانەوێت نزیک بن لە سنوورەکان بۆ ئەوەی کە کاتی گەڕانەوە هەر یەکڕا بگەڕێنەوە ئەگەر بتوانرێت دۆخێکی شایستە دروست بکرێت بۆ گەڕانەوەیان بە پارێزراوی و ژیانێکی پڕ ئاسایش دابین بکرێت باشترین چارەسەر دەبێت پێویستە ئیشی لەسەر بکەین. زۆر سپاس بۆ و کاتەی پێت بەخشین. زۆر سپاس بەختەوەربووم بەم چاوپێکەوتنی ئێوە.